نووسنگەی قەزای سی سادقی دەستگای خێرخوازی بەخشین موچە و نەوت و پێداویستی زستانی بەسەر ژمارەیەک لە خانەوادەی بێباوکان لە سنووری قەزاکە دابەش کرد. لەلایەن مسلمانانی لنگینگرینی شاری لیدز لە بریتانیاش هەر ماڵێک سێ دەبە نەوت بۆ ژمارەیەک لە خێزانی بێسەرپەرشت دابین کرا و لە ڕێگەی بەخشینەوە دابەش کرا. موچەی مانگی دوانزەی منداڵانی بێباوک نازداران دابەشەکەین. سوپاس بخوا ئەوە کۆتا مانگی ساڵە. ئەمڕۆ ڕاستە دوو ڕۆژ تێپەڕیوە بەڵام لە چاوەڕوانی بووین کە هەندێک هاوکاری کەمان بەدەست بگا. ئەمە موچەی مانگی دوانزەیە بە سەر منداڵانی بێباوک لە سنووری نووسنگەکەمان دابەشیەکەی نووسنگی سی سادق. سوپاس بۆ خێرخوازان، سوپاس بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە موچەی مناڵانی بێباوکی سنووری نووسنگەکەمان دابینەکە و هەروەها جێگەی خۆیەتی ئێمە ئەمڕۆ سوپاسی بەڕێز حاجی فەرهاد و هەروەها مزگەوتی لینکین گرین لە شاری لیدز بکەین کە جیاوازە مانگەکە لە وەرزی سارد و سەرمایە توانیوێتی بۆ هەر ماڵێکی بێباوەک سێ دەبە نەوت دابین بکات. لێرەوە سوپاسیانەکەین، خوای پەروەردگار خێریان بنووسێ. لە قەزای شارە زۆریش دەستگای خێرخوازی بەخشین موچەی بێباوکانی دابش کرد و باوکاری مسلمانانی مزگەوتی نور قورئان ئەکادمی لە شاری پرستۆلی بریتانیا نەوتی بەسەر ژمارەیەک خێزانی بێسەرپەرشت دابش کرد. لای خۆیانەوە ئەو خێزانانە سوپاسی بەخشین و خێرخوازان دەکەن و هیوادارن بەردەوام بن لەسەر کارە خێرخوازیەکانیان تاکو چرای کامەرانی واسوودەی ماڵی خانەوادە بێباوک و کەم دەرامەتەکان نەگوژێتەوە. بە گوێرەی توانا و ئیمکانیەتی خۆمان پرۆژەی جێبەجێکردنی دابینکردنی سوتەمەنی بۆ ئەو مناڵە بێباوکانە دابین ئەەکەین. ئەم ساڵیش خۆشبەختانە لە چەند شوێنێک لە چەند شارێک ئەو پرۆژانەمان جێبەجێ کردووە. ئەمڕۆژ لە شارۆچکەی هەڵەبجەی تازە لە شارە زور سوپاس بۆ خوای گەورە توانیمانە 50 ماڵ لە مناڵانی بێباوک و هەژاران کۆ بکەینەوە لێرە وەکو بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین. ئەم 50 ماڵەیەکی سێ دەبە نەوتیان بینێ لەگەڵ موچەی مانگانەکەیانە. یا ڕەبی خوا خێر و خۆشی برژێ بەسەریانە بە خاتی ئەو قورئانە. یا ڕەبی ئەوەی چاکە بێتە ڕێیان، خوای گەورە لە خۆشی بەرەکەتی خۆیان بێ بەشیان نەکا. یا ڕەبی خوا پاداشتی باتەوە، خوا پاداشتی باتەوە. یا ڕەبی یا ڕەبی خێری بنووسێ. یا ڕەبی خوا لە دەرد و بەڵا بە دووریکە. بەس تەنها چەکی دەستی ئێمە دوعای خێرە داوا ئەکەین لە خوای گەورە لەسەر حەوزی کەوسەر کۆتان کاتەوە بتان خاتە بەر شیفاعەتی ئەو پێغەمبەرە نازارە صلی الله علیه وسلم. زۆر 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 جێ بۆ ئێمە پڕ ئەکاتەوە. زۆر مایە دڵخۆشی ئێمەیە، زۆر مایەی سەرفرازی بەختەوەری ئێمەیە. هەمدوو سەنا بۆ ئەو خوای گەورە کە برای دڵسۆز و خێرخوازی وەکو ئێوەیان پێبەخشیون. دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازان دەیەوێت لەم وەرزی زستانەدا ماڵە سارد و بێنازەکان گرم بکاتەوە. بە پێی پێویست دەستی هاوکاریان پێ بگەێنێت بۆ مەبەستەش لە سەرتاسەر یاریێمی کوردستان هەڵمەتێکی دەست پێکردو و ڕۆژانە هاوکاریەکان دەگەێنێتە کەسانی شایستە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، سی سادق.